ئەم قەتپاڵە سەوزە جۆش و خرۆشی سەگەکان و پێشبڕکێیان تام و لەزەتێکی تری پێداوە. ئامادەبوانی ژوا دەرەکەون کاتێکی خۆش بەسەر بەرن. لە ئەمریکا داگدۆگ 36 یانەیە و لە ئوسترالیا و بەریتانیاش هەن. خەڵک لەگەڵ سەگەکانیان دێن و کاتێک خۆش بەسەر دەبن. ئەمە یەکەم پێشبڕکەی ساڵە بۆ درێژترین و بەرزترین بازهەڵدان و خێراترینیان. خاوەنی ئەم ڕەز و باخە ئەم ساڵ میوانداری ئەم پێشبڕکێی کردووە. خۆوتنی بەشداریکردنی چالاکیێکی کۆمەڵایەتیە، بەڵام لە ڕووی ئابووریشەوە قازانجەکەن. ماگی واین بە کەیف و خۆشحاڵیەوە ئەم چالاکیە لێ خۆ گرتووە. سەگی جوان و خاوەنەکانیان و ئاوێکی خۆش و سروشتێکی جوان و پێشبڕکەیەکی گەرم و گوڕ. خۆشیێکی زۆر لێرەیە. شەرابەکەی ئێمەش دەخۆنەوە، ئەوەش قازانجێکە بۆ ئێمە. ئێرە پانتاییکی گەورەیە، دەتوانین لەگەڵ سەگەکەتدا بێیت و کاتێکی خۆش بەریتە سەر. ئەوانەی سەگ بەخێوەکەن چاوەڕوانی دەستی ئاژەڵەکانیانن لەم پێشبڕکێیە بازی بەرز و تیژڕەوترینی سەگەکان بن کە بۆ ئەمانیش خۆشحاڵیە. ئەم پێشبڕکێیە بەلای خاوەنەکانیانەوە ئەوە دێنێت کە لە ویلایەتێکی ترەوە بۆی بێیت و شەو ڕۆژ لە ئۆتۆمبیلێکا بکەیتەوە. ئەمە نێرەڵسیە، ئەمڕۆ درێژترین بازی داوە. درێژترین بازدانی هەفتە بوو کە 28.8 پێ بوو. لەوەش گرنگتر لێرە خەڵکێکی نوێ ئەناسی. لە ویلایەتێکی ترەوە هاتووم و 2 شەوە لە ناو ڤانەکەم دانوستوم. لە ئەمریکا ئەم جۆرە ڤیستیڤاڵانە بووەتە نەریت و شوێنێک بۆ گەرمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش. ڤیستیڤاڵی پێشبڕکێی سەگەکانیش هەروە دەرەکەوێ. من 25 ساڵم. کەشێکی کۆمەڵایەتی زۆر باش لێرە هەیە. هەموو تەمەنەکان زۆر خۆشە، خەڵکی بە تەمەنیش لێرن. ئەمیانەیە هەمومانی کۆکردوتەوە، کاتێکی زۆر خۆش بەسەر دەبین. لە زۆر جێگا مافی ئەم ئاژەڵانەی کە دەشێ ببنە بەشێک لە ژیان فەرامۆش کراوە کە ڕەنگە ببێتە ئاوەدانیش. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، لاوندن کاونتی لە ویلایەتی ڤێرجینیا.